مزگەوتی کانێسکان یەکێکە لە مزگەوتە دێرینەکانی شاری سەیمانی. تەمەنی ئەم مزگەوتە توان بڵێم نزیکەی 200 ساڵە بێت، بەڵام بەهۆی ئەو وشکە ساڵیەی کە ئەمساڵ ڕوویداوە لە چەند ڕۆژی ڕابردوو دەرگای مزگەوتەکە داخرابوو، هیچ کەسێک نەیدەتوانی بۆ نوێژ و بۆ نوێش بچێتە نێو مزگەوتەکە. بۆیە ئەمڕۆ بە حکمیەوەی کە جومعانیش جەماعەت دەکرێت لە مزگەوتەیە، کێشەکەیان بە کاتی بۆ چارەسەر کراوە. قسەم لەگەڵ مجەوری مزگەوتەکە کرد، گوتی هەندێک لە خێرخواز و باڵێن ئەو خەڵکانەی دیکە چۆنێ بێت ئاویان هێناوە بۆ مزگەوتەکە و نوێش خوێنەکانیشیان گوتووە ئەوەنەی دەکرێت لە ماڵەوە دەستنوێش هەڵبگرن، ئیجا تەنها بۆ نوێشکردن بێنە نێو مزگەوتەکە. ساوەی کە دەمەوێت بچمە سەر ئەو باڵێن ئەو کانی و کارێزەی کە چەندین ساڵ لێرە لە مزگەوتی کانێسکانی لە ساڵانی ڕابردوو ئەگەر تێبینی بکەن ئێستا لە دیمەنەکانە پیشانتان دەدەم، ئەو بۆریانە پڕ بەپڕی ئەو بۆریانە ئاو دەهاتە دەرەوە. یعنی جگە لەوەی کە ئاوێکی زۆریە بوو ئەم مزگەوتە، تەنانەت ئاوی بۆ پارکی ئازادی و باخی گشتی بۆ دار و درەخت و گوڵ و گوڵزارەکانی ئەوێش دابین دەکرد، بەڵام وەکو باسم کردەوە ئێستا گرفت و کێشەی کەم ئاویان بۆ دروست بووە.